ئەحسان سڵاوت لێبێ. بەڵێ سڵاو لە ئێوە، سڵاو لە هەموو بیدرانی کەناڵی ئاسمانی لەبارەی هاتنی گەشتیارانەوە بۆ سنووری پارێزگای سلێمانی و هاوینە هەوارەکانی چییە؟ بەڵێ عباس بە ڕەشاوکردنی ئەو بارە سروشتەی کە سنووری پارێزگای سلێمانی هەیەی کە تێدا ژمارێکی زۆر لە هاوینە هەوارەکان هەن و هەروەها لە ئێستاشدا هەرێمی کوردستان بەگشتی و لە ڕووی بەرە بە بەراورد بە ناوچەکانی تری باشووری عێراق ئارامتر و لە ڕووی ئەمنیەوە بارودۆخ جێگیرترە. لێرە لە پارێزگای سلێمانی بۆ ئەمساڵ بە بەراورد بە جەژنەکانی ڕەمەزانی پێشوو قوربانی پێشوو ڕێژەی گەشتیاران بە ڕێژەیەکی زۆر بەڕێژێکی زۆر بەرچاو بەرز بۆتەوە بەپێی ئەو زانیاریانەی کە من لە بەڕێوەبەرایەتی گەشتوگزاری سلێمانی وەرم گوتووە ڕێژەی گەشتیاران تا ئەمڕۆ گەشتۆتە نزیکەی زیاتر لە 55,000 کەس کە زۆربیان هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عێراقن و لە هاونیشتمانی عەرەبەکان. لە ماوەی ڕابردوودا لە جژنەکانی پێشتری شاتنی گەشتیار بۆ شاری سلێمانی هەر بەردەوام بە بەراورد بە شارەکانی دیکە زیاتر بۆ، بەڵام بۆ ئەمساڵ بۆ ئەم جەژنە ڕێژەی گەشتیاران زۆر زیاتر بەرز بۆتەوە بە شێوەیە کە ئوتێل و مۆتێل و ڕێستۆرانتەکان و میوانخانەکان لە شاری سلێمانیدا وەک بەڕێوەبەراتی گەشتوگزار باسی لێوە دەکات پڕ بوون ڕێژێکی زۆر لە گەشتیار کە هەندێکیشان لەسەر ڕەغبەتی خۆیان لە پارک و شوێنە گەشتیەکاندا ماوەتەوە. ئەمەش بووە هۆی ئەوەی کە گەرم و گوڕیەکی زیاتر بە بازار و بە کەرتی گەشتیاری لە شاری سلێمانیدا بدات. بەڵێ من ئێستا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای بەڕێز ئارام شوانی وتەبێژی بەڕێوەبەرایەتی گەشتوگزاری سلێمانی. بەڵێ کاک ئارام سڵاوی خوا لێبێت، ئەگەر پێمان بڵێ لە ئێستادا ژمارەی ئەو گەشتیارانە کە ڕویان لە هەرێمی کوردستان کردو بەتابەتی شاری سلێمانیش چەندە؟ دیارە ڕۆژەکە لە ئێستادا دیارنەوە ڕوون نییە بڵێن بە دەقیقی بڵێن هێندە گەشتیاڕووی تێکردوین، بەڵام ڕۆژەکە چکە کاتژمێر لە کاتژمێر ڕوو لە زیادبوونە بەردەوام گەشتیاڕۆ لە شاری سلێمانی و دەوروبەری دەکات. بەڵام دەتوانین بڵێن کە ڕێژێکە ڕێژاتنی گەشتیاران بەراورد بە جەژنی قوربانی ساڵی پار سەدان هێندە زیادی کردووە و بەرامبەر بە جەژنی ڕەمەزانی هەمان ساڵ کە ماوەی 2 مانگ لەمە پێش بووە ڕێژەکە بە هەمان شەوڕۆ لە زیادبوون لە هەڵکشانە. هۆکاری ئەم زیاد بوونە چییە؟ وەکو کەتی گەشتیاری وەکارەکەی بۆچی دەگەڕێن و تا چەندە ئێوە ئەو پلانەدای تێگرتوتانە بەر بۆ خزمەتکردنی گەشتیاران توانیتانە سەرکەوتوانە جێبەجێ بکەن؟ ئەمە دیارە لەگەڵ هاتنی هەست بۆ نیشی ئاینی یاخود نیشتیمانی کە بزانین گەشتیار مەبەستێتی و لەو بۆنانەدا سەردانی هەرێمی کوردستان دەکات. کۆمەڵێن پلانی تایبەتی بە خۆمانمان دەبێتیشی لەو پلانە گرنگانی کە دامەڕشتی بوو لە ماوەی ساڵی ڕابردوودا هەماهنگگیکردن لەگەڵ کۆمپانیە گەشتیارەکان ئاسانکردن بووە لە دخولبوونی لە دخولی گەشتیاران، ئەیش بە پشتیوانی هاوکاری برایانمان لە دەستگای ئەمنیەکان و بە پاڵپشتی وەزیری شارەوانی و تاخودی سەرۆشی حکوومەتی هەرێم کە پاڵپشت و پشتگیریی تەواوی ئەو بە ئاسین تەواتی بکرێ بۆ هێنانی گەشتیاران. ئەم پلانش 100% سەرکردنی بەدەستێنە بیمان کە لە ساڵی ڕابردوودا گەشتیار چەند کەم بوو لە هەرێمی کوردستاندا ژمارەیان زۆر ڕوو لە کەمی بوون، بەڵام لە ماوەی جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ و تاکو جەژنی قوربانی ئێستا کە تێداین کە ڕۆژەکە چەند هێندە زیادی کردەوەش نەتیجەی ئەو پلان و هاوکاری هەماهنگگیە بوو کە بە هەموو لایەک سەرکەوتنی بەدەستێنەوە. ئەگەر پێمان بڵێ لە ماوەی ڕابردوودا گەشتیاران زیاتر هاوڵاتیانی بڵێن کۆماری ئیسلامی ئێران بوون یاخود گەشتیاری بیانی بوون بۆ ئەمساڵ ڕێژەی گەشتیاران لە چه ئاستێکدا زیاتر ئەو گەشتیارانە کە ڕوان هەرێمی کوردستان کردووە خەڵکی چه شوێنەکەن خەڵکی کام وڵاتانن؟ بەهۆی بەهاوبەشی لە بۆنەکانماندا لە نێوان ناوەڕاست و باشووری عێراق و جەژنەکانی ڕەمەزان و قوربان جگەلەوەش پشتوەکانی هاوین ئەگە دەور و کاریگەریشی تەواوەتی بە لەسەرگە زۆرینەی گەشتیارەکانمان گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراق بن و جگەلەوەش بەهۆی ئەوەی کە ژمارەی زۆری لە ئاوارە کە لە پێشەدا ڕویان تێکرد بوون لەسەر ناو شارەکاندا نیشتەجێن زۆر کار بەهۆی وەک جۆرێک لە خزمەتی و سەردانکردن یان ژمارەك لە گەشتیارەکان بە تایبەت دیان بۆ بینینی کە سوکارەکانە کەماوەیەک لە شاری سلێمان و لە هەرێمی کوردستاندا نیشتەجێن بۆ زۆرینەی گەشتیارەکانمان دەتوانین بڵێن زیاتر لە ڕێژەی لە سەدان 90 بریتین و گەشتیارانێک لە ناوەڕاست و باشوور و عێراق و هاتوون بە دەرەجەی یەکەم و بە دەرەجەی دووهەمیش ئەو گەشتیارانن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بریانمان لە کوردستانی ئێران و کەڕۆیان تێکردوین. ئەگەر سەردانێکی پارک و شوێنە گەشتیەکان بکەین دەبین کە بەشێک لە هاوڵاتیان لەو شوێنانە یان شەوانە ماونەتەوە یان ڕۆژانە لەوێ پشووی احتیاطی خۆیان بەسەرە بن. هۆکاری ئەمە چییە؟ ئێوە وەکو بڵێن بەڕێوەبەراتی گەشت و گوزار ئەم دیادەیە چۆن هەڵەسەنگێنن تا چەندە سروشتیەکە گەشتیارەکان
لە شوێنە گشتیەکاندا شوانە بێنەوە دوو جۆر هۆکاریشێنە بەشێک لە گەشتیاران هەیە کە لەسەر ڕەخبوو داواکاری خۆیان لەناو پارک و شوێنە گشتیەکاندا دەمێنەوە ناو سێرنگەکاندا دەمێنەوە ئەمەش هۆکارێکی سەرشی زیاتریان نەبوونی و دەستکورتیە ئەتوان لە بەشێک لە ئوتێلەکاندا بمێنەوە زۆری تریشانێک کە لە ناوچە گەشتیارەکان ڕەنگە لە ناوچە سەختەکان بمێنێتەوە ئەو گەشتیاران حەزیان بە سەرکەشیە حەزیان بۆیە کە لە ناوچە شاخاوەکان و لە شوێنە جەنگەڵستانەکاندا زیاتر بمێنەوە هۆکارەکەی بۆ ناگەڕێنەوە کە ئەکری ئۆتێل و مۆتێلەکان یا میوانخانەکان گرانتر بێت یاخود ڕێژەی کرانەوەی ئۆتێل و میوانخانەکان کەمتر بێت بە ڕوو گەشتیاراندا ئێمە ڕێژەی پێویستمانێ بۆ پێشوازیکردن لە گەشتیاران لەوکو مانەوەی ئوتێلەکان بەڵام وەکو نرخ حەزەکەم زانیمە لە ماوەی ساڵێکدا لەگەڵ بە هاوکاری لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان هاوکاری هەمانگیشی تەواوەتیمان من بووی کە بتوانین کەمترین نرخ لەسەر گەشتیاران دابنێن لە شوێنەکانی مانۆ حەوانێوان کە بۆ زانیاری جەنابتان لە ئوتێلی سێرەدا زۆرترین نرخی مانۆ بۆ یەک نەفەر بە ژەمێک ناخواردنی بەیانیەوە لە 18,000 بۆ 19,000 دینار تێ ناپەڕێ ئەمەش نرخێکی زۆر هەرزانە ینی ڕەنگە من و تو ئێستا بچین لە شاری هەولێردا ببینینەوە کە وەکو گەشتیارێکی ناخۆش بچین ڕەنگە بۆ سعرە ئێمە ژووریشی خەوتنمان دەست نەکەی لە بەڵێ ئەگەر بکرێت پرسیارێک بکەین بڵێ ئیحسانەکەر بکرێت لە میوانەکەت بپرسی داهاتی ئەم گەشتیارانە ئەچێتە گیرفانی با بڵێین خاوەن ئوتێل و ڕێستۆرانت و باخە گەشتیاریەکان ڕاستەوخۆ یان حکوومەتی هەرێمی کوردستان سوودمەند دەبێت لە داهاتی ئەم گەشتیارانەی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بە شێوەیەک لە شێوەکان بڵێ کاک شوان هاوکارم کاک ئارامەوە هاوکارمەوە پرسێکە ئاشکرایە کە هاتنی ئەم ڕۆژە گەشتیارانە بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی لەگەڵ خۆشیاندا بڕێکی زۆر داهاتێن ئەم داهاتە ئەچێتە گیرفانی حکوومەتەوە بە شێوەیە کە باش لەسەر هاتنی مەسەلەن گەشتیارەکان دابنێ یاخود ئەم داهاتێک کە هەرێمی کوردستان ڕاستەخۆ دەچێتە گیرفانی هاوڵاتیان سوودی لێوە دەگرن ئەتوانین بڵێن تاکە کەرت کە حکوومەت ناتوانێت ڕاستەخۆ بەسەر داهاتەکەیدا بگرێت کەرتی گەشتیاریە تاکە کەرتێکە ڕاستەخۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیان سوودمەندە ملی کەرتی گەشتیاریە چکە هەش گەشتیار ڕۆ دەکاتە هەرێمی کوردستان بە نمونە لە فڕۆکەخانی نەوڵەتی سلێمانی دادەبەزێت ئەوە هێڵی فڕۆکەخانی سوودمەند و دواتە بە ڕێگەی تەکسێک دێتە ناو شار خاوەن تەکسێک سوودمەند دەبێت دواتر دێتە ڕێستۆران تەکنان نەخوات هەتا بگرێت دوکان و مۆڵ و ناوبازارەکان هەموو شتانە هاونیشتیمانی خۆی سوودمەند دەبێت تاکە کەرت ئەوەیە کە هاونیشتیمانی ڕاستەخۆ لێ سوودمەند بێت کەرتی گەشتیاری حکومەت تەنها لە یەک جۆردا دەتوانێت سوودمەند بێت لە کەرتی گەشتیاریش لەکردنەوەی شوێنە گەشتیاریەکان و ڕێستۆرانت و هۆتێلەکان کە ڕێگەی باج و ڕسوماتەوە کە لە خاوەن هۆتێلەکەی وەردەگرێت بەڵام ڕاستەخۆ لە گەشتیار حکومەت هیچ زۆر سوودمەند بووی نشینە و هەمووشمان دەبینین لە ماوەی ڕابردوودا کە گەشتیار ڕووی کردە هەرێمی کوردستانی خۆشحالی سلێمانی چ جوڵێکی بازار دروست بوو کە لە پێشتردا هەومان دەزانین چی مدبوونیشی بازار هەبوو لە کۆتاییدا پێم بڵێ هاتنی گەشتیارەکان ئەگەر ژمارەتان لابێت لە ماوەی ئەم ساڵدا ئێستا لە نزیکەی لە ئاخری مانگی نۆیان بڵێن ژماری گەشتیاران بەعام چەند بۆجگە لە بۆنەکان لە جگە لە جەژنی ڕەمەزان و دیارە گەشتیاران دیارە کاتەکانی هاتنیان سەردانکردنیان بە زۆردینەی کاتەکانەکە کاتی بوونەکانەوە بەنمونە لە نەورۆز و لە جەژنی ڕەمەزان لە قوربان بەڵام دواتر ژماری گەشتیار هەیە ناڵی نییە بەڵام ڕێژەکان زۆر کەمە ڕەنگە بەشیشیان بۆ چارەسەری بێن ڕەنگە بەشیشیان بۆ سەردانکردن و بۆ سەردانی کەس و کارەکانیان بێن ژماریشی کەمێنێتەوە بەڵام وەکو گەشتیار لە شوێن ئوتێلەکاندا دەمێنەوە ڕێژەکەش دیار نیە جارەکە تا کۆتایی ساڵ دواتر بە هەموو لایەنێک ڕادەگەینین زۆر سپاس بۆ ئارامشوانەی وتەبێژی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی کە ڕاستەخۆ لەگەڵمان بوو ئەو باسی لەوە کرد کە ڕێژەی گەشتیاران بە ڕێژێکی ئەحسان سابر پامنێرمان لە شاری سلێمانی سپاس بۆ میوانە بە ڕێزەکەیان بەردەوامە بیل هەوا